ئێمە شێتین، شێتی ئازادین. ئەمە وتەیەکی گوڵستان تارایە کە دەتوانێت 24 ساڵ خەبات و تێکۆشانی وەک ڕۆژنامەنووسێک لە ڕاگەیاندنی ئازاددا واتادار بکات، ڕەنج و هەوڵدانەکانی بۆ نیشاندانی ڕاستیەکان لە مێژوودا تۆمار بکات. بە چاوخشاندنێک بە مێژووی مرۆڤایەتیدا شاهیدی ئەوە دەبین کە ڕۆڵی ژنان بەهۆی ئەقڵیەتی پیاوسالاری نەنووسراوەتەوە و تێکۆشانی ژنان لە لاپەڕەکانی مێژوودا شاراوەیە. چۆن دەڵێن مانگ بەردەوام لە پشت هەور نامێنێتەوە، مێژووی ژنانیش لە سەردەمی ئێستاماندا بە خەبات و تێکۆشانی ژنانی بەرخۆدێر لە پێناو سەلماندنی بوونیان شاراوە نامێنێتەوە و ژنان بەردەوامن لە تێکۆشانیان بۆ دەرخستنی ڕاستی مێژووەکەیان. ژنانی کورد لە مێژووی ئەمڕۆماندا بە تێکۆشان و خەباتیان لاپەڕەیەکی نوێیان لە پەرتووکی مێژوو کردووەتەوە و بە گیانبازیان لەسەر ڕێگای ئازادی ناویان بە پیتی زێڕین نووسیوەتەوە. گوڵستان تارا و هێرۆ بەهادینیش لەو ژنانن کە بە تێکۆشانیان لە پەنای گەیاندنی دەنگی ڕاستینەی حەقیقەت بە ژنان و گەلەکەیان ناویان بە زیندویی لە مێژوودا دەمێنێتەوە. گوڵستان تارا و هێرۆ بەهادینیش لەو ژنانن کە بە تێکۆشانیان لە پەنای گەیاندنی دەنگی ڕاستینەی حەقیقەت بە ژنان و گەلەکەیان ناویان بە زیندویی لە مێژوودا دەمێنێتەوە. گوڵستان تارا کە زۆربەی هاوڕێکانی باگوڵێ بانگیان دەکرد لە ساڵی 1983 لە شاری ئێلح لە هەرێمی باتمانی باکووری کوردستان لەدایک بووە. ئەم خونچەیەی باخچەی ئازادی با تێپەڕبوونی ساڵەکانی تەمەنی و بینینی ئەو زوڵم و دڕندەیەی کە لە بەرامبەر گەلەکەی دەکرێت زیاتر ڕێگەکانی لە ناو خاکی وڵاتەکەیدا داکوتی و هێزی خۆی بۆ تێکۆشان لە بەرامبەر دوژمن زیاتر کرد. گوڵستان بڕیاردەدات لە ڕێگەی ڕاگەیاندنی ئازادەوە بەرپرسیارەتی خۆی وەک ژنێکی کورد لە پێناو نەتەوە و گەلەکەی بەجێ بهێنێت. گەشتی تێکۆشانی گوڵستان تەنها لە باکووری کوردستان سنووردار نابێت و با پێنووس و کامێرەکەی دەبێتە دەنگی هەموو گەلی کورد و بە تایبەتی ژنان. گوڵستان ئەو کەسە بوو کە وەک خۆی دەڵێت ژنی کورد توانیان تابۆکانی کۆمەڵگە بشکێنن با هەڵگرتنی کامێراکان لەسەر شانیان، با گرتنی پێنووس و مایکرۆفۆن بەدەستیانەوە نیشانیاندا ژنان لە هەر بوارێکدا دەتوانن دەنگی ڕاستەقینەی حەقیقەت بن. گوڵستان بە خەباتە بێوچانەکەی و خۆپەروەردەکردنەکەی ئیدی ببوو بە باخچەیەک کە ژنان تیایدا ژیانێکیان با بۆنی ئازادی ئەزموون دەکرد. گوڵستان کە لە چەند دەستگای میدیایی کاری کردووە، یەکێک لە وێستگەکانی ڕۆژئاوای کوردستان و کەناڵی ژن تیڤی بوو. کاراکتەری خۆڕاگری ڕۆژنامەگەری کورد ئێمەی تا ئەمڕۆ هێناوە. ئەمە هەڵسەنگاندنێکی گوڵستان تارایە لە کاتی بەشداربوونیدا لە یەکێک لە بەرنامەکانی ژن تیڤی لە ڕۆژئاوای کوردستان دەیڵێت. ڕستەیەکە کە کار و خەباتی ڕۆژنامەگەری و خۆڕاگری درێژمەودا نیشان دەدات
کە ڕۆژنامەگەری لەسەر بنیاد نراوە. ئەو دەژڵێت بە دڵنیاییەوە وەک ژنانی کورد وەک ڕۆژنامەنووسان دەتوانین شانازی بۆەوە بکەین. ئێستا لە ڕۆژئاوا و باکووری سووریادا خەباتی ڕۆژنامەگەری بەڕێوە دەبین. لێرەشدا زۆرێکمان شەهید داوە، واتە تەنها لە بەرەکانی جەنگدانا، لە ڕێگەی گۆڕینی کۆمەڵگە و گۆڕینی ژنان و زۆرێک گۆڕەپانەکانی تر شەهیدمان هەیە. بۆ ئەم تێکۆشانە شەهید دراوە. لەو ڕوانگەشەوە وەک ژنانی کورد دەتوانین شانازی بکەین. گوڵستان کە هێزی کۆمەڵگەی لە جەوهەری ژندا دەبینی، بە گفتوگۆکردن لەگەڵ ژندا و ئاڵوگۆڕی ئەزمونونەکانیان لە کاتی هێرشەکان بۆ سەر سەرەکانی لە ڕۆژئاوای کوردستان و بەتایبەت لە ساڵی 2019دا توانی هێزی ژنان و کاریگەریان لە پێشەنگایەتی بۆ سەرکەوتن نیشان بدات. تماشاوانên hêja Mîro bajarê Dêrikê me niha bi erka xweparastina jin HPC hinek hevpêvînan dikin çawa bajarê Dêrikê diparêzin berxwedaniyê gel em ê ji wan bipirsin. ژنانی بەشداربووی بەرنامەکان پێیان دەگوت دەنگی ئێمە بگەێننە جیهان. و ئەم دخوازن دەنگێ me bikê her derî û her kes me re alîkar bê me nezalimînê û vî dijminê henê bişkînê ev dijminê hecikû xedare yanî xedrêl me dikê. گوڵستانیش بەڵێنەکەی بە خەباتی ڕۆژنامەوانی بەجێهێنا و توانی دەنگ و ڕەنگی ئەو ژنانەی کە لە جیهاندا سیمبولی بەرخۆدان بوون بەرز بکاتەوە و با جیهانی بکات. گوڵستان تارا دەڵێت گەرویستی دەرخستنی حەقیقەتەکان نەبوایە، ئەمڕۆژ ئێمە لەسەر ڕێگەی ڕۆژنامەگەری کوردی نەبووین. ئەم خواست و ویستەی گوڵستان ئاسۆی ئامانجەکانی فراوانتر کرد. کۆتا وێستگەی گوڵستان و کامێرەکەی لە ڕێگەی ڕاگەیاندنی ئازاددا باشووری کوردستان بوو کە لە ساڵی 2020دا شوێنێک بوو کە گوڵستان توانی ببێتە پێشەنگێک لە بواری ڕۆژنامەنووسیدا بۆ ئەو کەسانەی کە بە دوای ڕاستیدا دەگەڕان. گوڵستان کە 20 ساڵی تەمەنی لە پێناو ڕۆژنامەگەری ئازاددا تەرخان کردهبوو، هەرچەندە لە کۆمپانیای چەتر وەک ڕاوێژکاری بەرنامەی سیاسی بوو، بەڵام وەک گوڵێک بۆنی خۆش بێت هەرکەس لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. گوڵستانیش بە هاوبەشکردنی ئەزمونە جیاوازەکانی ژیانی لەگەڵ هاوڕێیانی ڕوخسار و بۆنێکی نوێی ژیانی دەبەخشی. هێرۆش یەکێک لەو کەسانە بوو کە توانی لەگەڵ ئەم بۆنە خۆشە ڕێگەی ڕاگەیاندنی ئازاد بگرێتە بەر و پێکەوە خەبات بکەن. هێرۆ بەهادین لە ساڵی 1992 لە شارۆچکەی سەنگاو لە باشووری کوردستان چاوی بە دنیا هەڵهێناوە. کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی سلێمانی تەواو کردووە. لە دوایی خوێندن و لە ساڵی 2018دا لە کۆمپانیای چەتر وەک مۆنتێر دەست بەکار دەبێت. لەوێ لەگەڵ ڕۆژنامەنووس گوڵستان تارا یەک دەناسن و 6 ساڵ لە کارەکەیدا لە پێناوگەیاندنی ڕاستیەکاندا بەردەوام دەبێت. ئیتر باشووری کوردستان وەک باخچەیەک بوو کە دوو گوڵ، هێرۆ و گوڵستان، لە دوو پارچەی جیاوازی کوردستان ڕێگەکانیان بە یەک هزر و ئایدۆلۆژیا ئاو دەدا. ئەوان بە خەباتکردن لە پەنای هۆشیارکردنەوەی کۆمەڵگەدا بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بە بارودۆخی گەلەکەیان و ژنان بەجێهێنا. گوڵستان وابیری دەکردەوە کە بوونی ئاستەنگی و بربەستەکان بۆ ژنان تەنها کێشەی ئەوان نییە، بەڵکو هەموو کۆمەڵگە لە خۆیدا کۆ دەکاتەوە و لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ئاژانسی ژن نیوزدا دەڵێت ئەگەر لە کۆمەڵگەیەکدا کێشەی سەرەکی وەک دیموکراسی و ئازادی هەبێت، ژنان و ئازادی خوازان لەم کۆمەلگایەنەدا زۆرترین ئازار دەچێژن. هەر بۆیە جێگرتنی ژنان لە ناو سیاسەت و پەرلەماندا گرنگە.
yani hûn dizanin heta jin dîrokê em dizanin ku ji bo bijartin ji bo parlamento û siyasetê de cî bigirin gelek bedelan dane em van dizanin fakat piştî ku ketên jî em bêjin kîjan aqlê kîjan hestê pirsgirêkê jindan çareser dikin ew mîhim e. Nihali bir em bêjin rojek nîne ku jin nayên qetil kirin. Rojek nîne ku jin mesela nayê tunûtî jî servan neyê kirin. Yani jinek nekuje. Ji ber ku jinên Başûrê Kurdistan jî hûn dizanin mesela Halepçe dîtine, Enfal dîtine, gerek Türkiye, İran, gelek hêzên derve ku li vir yani şerdane meşandin dîtine yani şerê navxweyî dîtine. Ji bo jî herî de azar û eşlikşînên jinin گوڵستان کە چارەسەری بۆ ئازادبوونی ژنان و بەتایبەت لە باشووری کوردستان لە یەکڕێزیدا دەبینیەوە لە هەڵسەنگاندنێکیدا لە بەرنامەی ڕۆژەوی باشوور لە کەناڵی میدیا هەبەر ئاماژە بە تیرۆرکردنی فریال سلێمان خالید لە کەرکووک دەکات و دەڵێت لە ماوەی ئەم چەند ساڵەدا لە باشووری کوردستان شاهیدی کوشتنی ژنان دەبین. ئەگەر هێرشەکانی سیها و ئامانجگرتنە سیاسیەکان و بردومانەکان لە بەرچاو بگرین ئامارەکان زۆرن، بەڵام لەم 2 ساڵەی دواییدا بە ئامانجکردنی کەسایەتە سیاسیەکان زۆرترن. ئەمە لە کاتێکدایە کە زۆربەی بکەرەکان دەستگیر ناکرێن یان گەر بکەرەکانیش لە هەندێک لەو دۆسیانەدا دەستگیر کرابن سزایان چی بووە بۆ ڕایگشتی و ڕاگەیاندنەکان ڕانەگەیەندراوە. Giderek artan bir bilanço durumu var. لە یەکێکی تر لە بەرنامەکانی ڕۆژەوی باشووردا باس لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد و دۆخی ڕۆژنامەنووسان دەکات. دەڵێت لە باشووری کوردستان بەرامبەر بە ڕاگەیاندنی ئازاد ڕۆژنامەنووسان و کەسایەتە دیارەکان ڕقێکی زۆر هەیە یانیش ترسێکی زۆر هەیە. بەتایبەت پەدەکە ترسی لە ڕۆژنامەنووسان هەیە، هەر بۆیە پێویستە سەرجەم چین و توێژەکان لە دژی ئەم ناداتپەروەریەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت کە تەنها کاریان دەربڕینی ڕاستیەکان بووە یەک بگرن و ڕێگر بن. Şeyin işte KDP'nin özellikle korkusu var. Bir öğretmenden tutalım bir gazeteciye muhalifine kadar sesini çıkartan, gerçekleri söyleyen insanlara karşı ciddi bir tahammülsüzlük var. گوڵستان تارا و هێرۆ بەهادین دوو ڕۆژنامەنووس کە لە پێناو بەردەوامیدان بە ڕێگەی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد جەستەی خۆیانیان کردە قەڵغان، ناویان بووە ئاوازی ترس بۆ دوژمنان و دەنگیان بووە نەوای ئازادی بۆ ژنان. وەک گوڵستان خۆی دەڵێت ئەگەر کاراکتەری خۆڕاگری نەبوایە ئێمەش ئەمڕۆ لەسەر ڕێگەی ڕۆژنامەگەری ئەڵتەرناتیڤدا نەدەبووین. گوڵستان و هێرۆش پیشانیاندا گەر نرخی دەرخستنی ڕاستیەکان پێشکەشکردنی یانیشیان بێت ئەوان ئامادەن لە پێناو هۆشیارکردنەوەی نەتەوە ژنان و گەنجانی وڵاتەکەیاندا یانیشیان بەخت بکەن.